ئەوڕۆ بەسپاسەوە دەستگای ستاندەر هەستا بە ڕێخستنی ئەو بۆنەیە بۆ ڕێزلێنان لەو کەساتیانە و لە پارێزەرانێک کە ڕۆلیان هەبووە لە کەیسی بادینە. زۆر بەڕازگۆیی دەڵێم دەستگای ستاندەرد پێشەنگ بووە لەو بوارەدا و یەک بوار کە پێش هەموو ڕێکخراوەکان هەستی بە بایەخ و بە مەترسی خراپ بڕیاردان لەو کەیسەی کردیە. کەیسی بادینان کەیسێک نییە پەیوەندی هەبی بە چەند کەسێک کاکشێروانبی کاگومێدبی یان هەر کەسێکی تری بەڵکو پەیوەندی هەیە بە پرۆسەی دیموکراسیەت و بەهایەکانی و هەروەها پەیوەندی هەیە بە سربەخۆی دادگاکان و سەروەری یاسا لە کوردستان کە یەکە لە پۆڵەکانی دیموکراسی. لە مەسەلەی دیموکراسیەتەوەی ئێمە دەیبینین هەرێمی کوردستان بە پێچەوانەی شەپۆڵ مەلە دەکاتن. ئێمە لە کاتێکدا کە پێویستیمان پێ بوو پێویستیمان پێیە ئێستاش کە ڕێڕەوی دیموکراسیەت بەهێز بکەین. استراتیژیەتی ئێمە دیموکراسیەت بە دیموکراسیەت ئێمە دەگەینە ئامانج کە دەبینین بەڵام پێچەوانە هەرێمی کوردستان و ئێستا لە پێچەوانە مەلە دەکاتن و ئازادیەکان سەرکوت دەکات. لە مەسەلەی سەربەخۆیی دادگاکان و سەروەری یاسا تاقیکردنەوەشی گەورە بوو لە بۆ ئەو دەسەڵاتەی بەمتیازەوە فەشەلیینە و تێبینی گەلک زۆرمانەیە لەسەر شێوازی بڕیاردان بەڕێوەچوونی بەعام وەکو باسم کرد کە سەربەخۆی دادگا سەروەری یاسا یەکە لە کۆڵەکانی دیموکراسی لەو بارەشدا ئێمە فەشەلمانی ناکەین. هاتنە پێشی ئەو پارێزەرانە بشێوی خۆبەخش لەو کەیسا چەندە گرنگە و پارێزەران هەرێمی کوردستان لەو کەیسانە بۆی پاراستنی ئەو پرسیارێکی زۆر باشە. من دەستخۆشی لەو پارێزەرانە دەکەم. نیشتیمان پەروەری و پێشمەرگاتی و زاران نەمایە تفەن کەلبگری بچێ شاخەوە. ئێستا ئەوەی داکۆکی لە خەڵکی غەدر لێکرا و ستەم لێکراو دەکا، ئەوەی ئێستا داکۆکی لە دەستپاکی دەکا، ئەوەی دەستپاکە ئەو نیشتیمان پەرۆرە ئەوە کورتپەرۆرە بۆ پێچەوانە ئەوەی خۆفرۆشە ئەوەی خاینە ئێستا ئەوەی گەندەلی دەکا و دژی استراتیژیەتی ئەو ملەتە کە کردکردنی ئازادیەکانە. بۆیە ئەو پارێزەرانە من دەستخۆشییان لێ دەکەم کە لەو کەیسە لە کەیسەکانی دیکەش پێشەنگ بووینە و هیوادارم بەردەوام و هیوادارم هاوپیشەکانیان بە هەمان شێوە چاویان لێ بکەن. یەک لە پەیامەکانی پارێزەراتی ئەوەیە کە داکۆکی لە ستەم لێکراو بکە و هەوڵ بدا بەپێ ئیمکانیەتی خۆی جێبەجێکردنی دادپەروەری بکاتن. زۆر سپاس بۆ دەستگای ستاندەرد کە ئەڤریکا وەکو ڕێزلێنانێکە بۆ پارێزەریت خۆبەخش ڕێگەخستی شاری هەولێری ئەڤژوی چەندی گەینیتن و ئەمنەت پشتگوه هۆڤێتینە خەلکێکی ئۆگەشمە هەیە ڕاستە ئەمن تنێت و هۆڵێ دادگا هادەنە لێ خەلکێکی دەروێ هۆڵێ دادگا و کەسانی سیاسی کەسانی توشیار کەسانی دیارێ ناو کۆمەلگەی ئۆگەش وان پارێزەرە هەیە و پشتەوانێت وان پارێزەرانە ئەڤژی زۆر مهمە بوندێک و پارێزەری دژی دەمێت بینی پێش چاوێتۆنە بە عەدالەتێک تێتەکردن خۆنە ڕازیکەن بهێن دیفاعی لێ بکەن چونکە پارێزەر مهنەکە گەلەکە مازنە ئینسانیە پێوەسا ینی پارێزەراتی مهنەک و هەندە ئینسانیە زیاترش هەمی مهنەکێتی چونکە تو بەشێکیش عەدالەتی بەشێکیش سەروەری یاسایە ئەگەر پێش چاوێت پارێزەری بهێتە شقاندن و بێدەنگ بیتن پێوەسایە ئەو قالبێ پارێزەراتی خۆ دەرکەوت. سپاس بۆ دەستگای ستاندەرد سپاس بۆ ماندیبوونەوانە کە ئەو پارێزەرە وەکی ڕێزلێنانێکە بۆنە ڕێکخستی. سپاس سپاس. بەناوی خودای گەورە مهرەبان ئەمە دوای ئەوەی کە لە کۆبنەوەی گشتی بۆردی گشتی دەستگای ستاندەرد و بە مشاوەرێک لەگەڵ بەڕێزان ئەندامانی بۆردی گشتی وەکو بۆردی یاسایی پێمان باش بوو کە دەستخۆشی ڕێزلێنانێک لەو پارێزەرانە بکەین کە لە کەیسەکانی ڕاگیراوانی بادینان و سزادراوانی بادینان و هەروە چەندی کەسی تری ئازادی خوازانی کوردستان بەشداریان کردیە ماندووبووینە خۆبەخشانەکاریان کردیە. پێمان باش بوو کە ڕێزلێنانێکیان بۆ بکەین. ئەمڕۆ بە حەزوری بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق وەکو سەرۆکی دەستگای ستاندەرد و لەگەڵ ئەندامانی بۆردی گشتی هەڵساین بۆ مەراسیم و ڕێزلێنانە.